چۆن بزان ئێمە حەسوودین ئەم جێگای پرسیارە چۆن بزان ئێمە حەسوودین هەر کاتێک هەواڵێکت پێگەیشت بە سەرکەوتنی کەسێکە جاو هەواڵێک لە تۆڕ کۆمەڵاتەکان بەرچاوت کەوت لە نووسینێکە بەرچاوت کەوت یاخود بە تەلەفۆنێکە پێیان وتی یاخود بە خۆت بینیت کە کەسێک لە بوارێکە سەرکەوتوو بووە یان منداڵەکانی یان خۆی یان شووی کردووە یان ژنی هێناوە یان جۆر لە جۆرەکان سەرکەوتنیشی بەدەستێناوە ئەگەر پێمان ناخۆش بوو دەمچاومان گریش بوو و یەکسەر لۆمەمان کرد ئەمە لە چێ بوو ئەمە چۆن دەرچوو ئەمە چۆن کڕی ئەمە چۆن گەیشت ئەمە چۆنەوەی کرد ئەو کاتە بزان ئێمە حەسوودین بەڵام هەر کاتێک کە وتمان الحەمدولله کە ئەمەی بەدەست گەیشت الحەمدولله کە دەرچوو الحەمدولله کە گەیشت الحەمدولله کە کڕی الحەمدولله کە پێی ئەکڕێ الحەمدولله کە پێ ئەتوانین لەبەر بکات ئەتوانێت ئەگەر وامان کرد ئەو کاتە ئێمە حەسوود نین بەڵکو هاریکاریشن و دوعای خێریشی بۆ بکەین جا باشترین ئیمتیحانی خۆمان یاخود پێناسەی خۆمان بزانین کە حەسوودین بزانین ئایا کە هەواڵێکمان پێگات دەموچاومان گرژە بێت و لە دوای ئەوەشەوە باسی یەکەین لە کەدارێکەین یان ئەوە تا دوعای خێری بۆ ئۆکەین و داوا ئەکەین کە خوای گەورە زیاتری پێ بدە.